بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا بەس لە پرۆسەی ئاشتی و کۆنگرەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دەکەین کە بێگومان 12 کۆنگرەی لە چەند شوێنێکی جیاواز و لە ساڵانی جیاوازە بەستۆ بەم شێوازە. کۆنگرەی یەکەم بێگومان لە باکووری کوردستان لە ئامەد بووە لە 27 یانزەی ساڵی 1970. کۆنگری دومیان لە سووریا بووە لە 25 هەشتی خەیانوە لە ساڵی 1982. کۆنگرەی سێهەم براوەتە لوبنان لە 20 تا 30 خەیاندووە مانگیدەی ساڵی 86. کۆنگرەی چوارەمیان لە هەفتەنین بووە لە ناوچەی هەفتەنین لە پارێزگای دۆگ لە 26 تا 31 دەی خەیاندووە لە ساڵی 1990. کۆنگرەی پێنجەم هەر لە هەفتەنین بووە لە پارێزگای دۆگ لە 8 تا 27 یەکی ساڵی 1995. کۆنگری شەشەمیان لە خنێرە بووە لە ناوچەی سیدەکان سەر بە پارێزگای هەولێر. کۆنگرەکە لە ڕۆژانی 7 تا 26 یەکی ساڵی 1999 بووە. کۆنگری حوتەمیان لە قەندیل بووە کە دەکەوێتە پارێزگای سلێمانیەوە لە 2 تا 23 یەکی ساڵی 2000. کۆنگری هەشتەمیان هەر لە قەندیل بووە لە پارێزگای سلێمانی لە ڕۆژانی 4 تا 10 چواری ساڵی 2002. کۆنگری نۆیەم دیسانەوە لە خنێرە بووە لە ناوچەی سیدەکان لە پارێزگای هەولێر لە 28 سێ تا چواری 2005 خەیاندووە. کۆنگری دەیەمیان دیسانەوە هێنایەنێتەوە قەندیل لە ڕۆژانی 21 تا 30 هەشتی 2008. کۆنگری یانزەیەمیان براوەتەوە خنێرە لە سیدەکان لە پارێزگای هەولێر لە ڕۆژانی 5 تا 13 نۆی ساڵی 2013. کۆنگری دوانزەیەمیان هاتۆتەوە قەندیل لە 5 تا 7 ساڵی 2025. ئەنجاینە سەرچی سەر ئەوەی کە پارتی کرێکارانی کوردستان کەی بڕیاری بە عەمەلیکردنی شۆڕشی چەکداری یا خەباتی چەکداریدا لە ساڵی 1984 خەباتی چەکداری دەست پێ کرد. تامان عەبدوڵڵا ئۆجەلان لە ساڵی 1999 لە کینیا لە ئەفریقا بێگومان دەستگیر کرا بە هاوکاری دەستگای موسادی ئیسرائیل و هەروەها دەستگای هەواڵگری ئەمریکی دەستگیر کرا و ئەمە لە ساڵی 99 عەبدوڵڵا ئۆجەلان دەستگیر کراوە. باش قۆناغەکانی پرۆسەی ئاشتی بێگومان چەند قۆناغێکی بڕیوە لە سەردەمی تۆرکۆت ئۆزال لە ساڵی 1993 دواتر تۆرکۆت ئۆزال نەخۆش کەوت و مرد بەڵام وترا تیرۆر کراوە. ئۆجەلان داوای کرد لە ساڵی 1999 ئەو کاتەی دەستگیر کرا داوای کرد کە پەکەکە سنووری تورکیا جێبێڵێت بۆی گرژی و ئاڵۆزی لەگەڵ تورکایە کەم ببێتەوە. باش یەکێکی دیکە لە قۆناغەکان گۆڕینی ناوی پەکەکە بوو بۆ کۆنگرەی ئازادی و دیموکراتی کوردستان لە ساڵی 2002. باش سەردەمی پارتی دادوگەشەپێدان کە سەردەمی ئاکپارتیە لە ساڵی 2013 بۆ 2014 قۆناغێکی دیکەی پرۆسەی ئاشتی ئەنجام درا. کۆتایان کە ئێستەوە خەریکە سەر ئەگرێ و ئومێد وایە سەر بگرێ ئەوە بوو کە دەوڵەت باخچەلی و ئۆجەلان ئەم پرۆسەیان دەست پێکرد لەکەی لە مانگی دەی ساڵی 2024 و لە مانگی دوودا با بڵێن عەبدوڵڵا ئۆجەلان وابزانم کۆتایەکانی مانگی دوو بوو لە ئیمڕالیەوە پەیامێکی بڵاو کردەوە بۆی کە پەکەکە خۆی هەڵبوەشێنێتەوە و واز لە خەباتی چەکداری بێنێت. بێگومان لە مانگی 5 شا لەم چەند ڕۆژەیە پەکەکە ڕایگەیان کۆنگریان بەس ڕایگەیان کە خەباتی چەکداری کۆتایی پێن و پەکەکە هەڵ ئەوەشێنەوە. باش ئەو ناوچانەی کە پەکەکە تایانە هەیە بێگومان ناوچەی یا با بڵێن زنجیرەچیەکانی قەندیل لە پارێزگای سلێمانی، سیدەکان و چۆمان لە پارێزگای هەولێر، هەروەها ناوچەکانی پارێزگای دهۆک بە بەربڵاوی لەم ناوچانانژر. بێگومان پەکەکە بە درێژایی سنووری هەرێمی کوردستان هەم لەگەڵ ئێران هەم لەگەڵ عێراق بۆ نمونە لە ناوچەی پێنجوێن لە ناوچەی شارباژێر لە ناوچەی پشدەر لەم شوێنانە هەموو بوونیان هەیە بەڵام بە شێوازێکی بەرفراوان پەکەکە لە قەندیل و لە منتیقی سیدەکان و چۆمان و لە پارێزگای دهۆک لە دەوروبەری ئامێدی لەو ناوچانە زۆر بە چڕی بوونیان هەیە.
ئەمەی باسمان کرد لە بەژمارە ئەمجارەدا پرۆسەی ئاشتی و کۆنگرەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بوون.